حەج یەکێکە لە پایە گرنگەکانی ئاینی پیرۆزی ئیسلام، یاخود یەکێکە لە فەریزە گرنگەکانی موسڵمان بوون. حەج تەنها سەفەرێک نییە بچیتە وڵاتێک یان هەر شارێک و چەند ڕۆژێک تێیدا بمێنیتەوە و شوێنە جیاوازەکانی ببینیت و بگەڕێتەوە. حەج یەکێکە لەو عیبادەت و پەرستشە گەورە و گرنگانەی کە بە ئەنجامدانی پاداشتشی گەورەم سۆگەرەکەیت. هەروەها فەریزە و واجبی حەج ئەتوانێت پێش ئەنجامدان و پاش بە ئەنجام گەیشتنی لەسەر ژیانی موسڵمان کاریگەری گەورە دابنێت. حاجی لە عورفی دینداریدا واتە مرۆڤێک کە بە تەواوی مانە لە ڕابردووی خۆی خاوێنە بێتەوە و ئەبێتە کەسێکی بەری لە گوناه. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. وشيء حج لزمان عربية بحج خوينته وحج بلان زيادة زانا كان بحج خوينته ولا قرآن بحج هاتوا وكو لسورة آل عمران فرمي ولله على الناس حج البيت من استطاع إليه السبيل ومن كفر فإن الله غني عن العالمين. حج بمعنى قصد يعني نياز أجر بس معنى شرعي كي أو كس قصد ماري خوايه به كاره حج يعني قصد بيت الله ومشاعر الله أويك أو إنسانا بستي شوني ماري خوابه وجب ذكني أو شعائر دينيانا أو فرزانيك خواي جورا وركنانيك خواي جورا داينا وين لقال فرز كان واجا السنة كان إشكال تروح حج كتاو تربي أو بيوتري حج لا زمان عربية كان معناه يكتري شيء حج بلام أول لفظيك بس حج أم حج عبادته عبره أو كزياتر زانا كان بحج خوينيانتوك وباس نقول بحج شاتوه و هل زماني عربي شهاته حججته يعني تنجار حجم كله بريك دوباره بتوبه لفظي حج مضاعفة حج يعني جيمك شديه زانا كان فرن كان حججته يعني شون بحج وجاري كش شون تنجار شون بحج دوباره كده جاء أما لاني لغويتي لاني الشرعي شيء كباس ما نقولك نيد بنيازي عبادتي ماري خواب بنيازي عبادتي ماري خواب وجب ذكني أو فرض ركنوش مرجاني كخواي قول داينا أبو حج أو بنيازي أو عبادة تايبتي بتشي ولا كاتي تايبتها بتشي يعني شنروجك دياري كراوة لا كاتي دياري كراوة بتشي وجب ذكني أو فرض ركن دياري كراوة نبكا أو بيت حج بلام حج كي فرض به زانا كان فرمونه كاته فرض بك أو إنسان عاقل به يكم مسلمان به دوم عاقل به سهم بالغ به شوارم بتوانه بتشي بتوانه هبه بتشي وبينجمش أبي يعني فرياب كوي أو عندي كاتوش تويشو بدست بك بتشيو بيتوانه تويشو حاجكش أو عندي هبه كبتشيو معلوم على كشي بكينه كي تعدتو معلوم على كشي بكينه كي بخشي أو عندي بارو بيوستيات الرجاء ومصرف بيبك بتوانه بتشيو بيتو وعندش كات ما به وكباس ما قد كاتك شيء أنا ما بك فريا كجنكا أجا فريا ركنا كاني كجنكا إلا أبي فريا عرفه بك جنكا بيغمبر صلى الله عليه وسلم فرمي الحج عرفة حج بريتيا عرفة يعني أو كسيكا ركنا كاني كدواب خاتو أنا دواي بيانكا بلام عرفة دوا كوت روج عرفة لي نبو يتلو حج برينا كبي سركسي فرزا كأو مرجاني تيابي مسلمان به عاقل به بالغ به بتوانه بتشبيتوا يعني لشي صعب بتوانه بتشبيتوا وهروات توشوي حاجة كشي هبي بخوي وهنيك مصرف يعني سأل أو بجان دله أجد لكاتك جاك قرزدار به أو قصي زورك ليه قرزدار به إنساني قرزدار توانه بسوي حج بس حالتك أنا توانه كقرزك زوري للسر به وكاتك شي هات به شتيكي وانا بك بينه وانا شتي أجد باري بزي بيله كلوبالي بزي بيله المالو بليه من الروم أم شتب فروش نبارك يبنه بس صاحب قرزك كان هو دروس بتشي يعني قرزك كاتينا هات به بلا ما قال قرزك كاتي هات نهات وبرن وأما يبتشي بو حاجة وهي شيء ثانية أتواني بتشي بو حاجة لحالة قال صاحب قرزك وقتي قرزك أو ديمانجا أو يجب تمام إنه مانج ديما بروح بو حاج أو ببرز بخاون قرزك وكان جابتي حج بو معناه بلنك أجا تعريفي بكن بواتاي قصد يعني نية كردن جاء لدين إسلامي اشتاك الفقه كان نية هنان بو عبادة كان بو أو عبادة تاني كدان دراون نية باشتكي سركي دان دراو بو عبادة كان جاء
حەجیش بە معنای قەست و نیە دێت ئەو کەسی کە لێرەوە لەو شوێنەوە کە لە شوێنی خۆیەتی سەفەرێک ئەکا دەڕوات بە نیەتی پاکبوونەوە. یعنی پێناسەی حەج بەو واتایە دێکەواتە پێی دەوترێت تۆ لە شوێنی خۆتەوە دەڕۆی بەرەو شوێنێکی تر کە پێی دەوترێت حەجی ماڵی خوای و نیەتت ئەوەیە کە خوای گەورە لە گوناهەکانت خۆش ببێت. حەج عیبادەتێکە یەکێکە لە واجباتەکان کە دانراوە واجبێکە دانراوە لەسەر ئەو کەسانی شەرت و مەرجی هەیە وابەستەیە بە چەند مەرجێکەوە. بۆ نمونێکێک لەو مەرجانە ئەوەیە کە ئەم کەسە توانای مادی هەبێت. لەسەر کەسێک واجبە کە بتوانێت توانای مادی هەبێت بتوانێت بچێت ئەو سەفەرە بکاو بگەڕێتەوە. توانای لاشەی هەبێت. چەند شەرت و مەرجێکە دانراون بۆ ئەوەی ئەم ئینسانە جا ئەگەر پیاوە بێت یان ئافرەت بێت جیاوازیەکی نییە. حەج واجبە لەسەر پیا و ئافرەت بەو مەرجەی توانای مادی و لاشەیان هەبێت و ڕێگە ئاسان بێت کە بڕۆن مەترسیەکی نەبێت. بەم چەند شەرت و مەرجە حەج واجب ئەبێت لەسەر ئینسانی موسڵمان وەک باسماگر ئەگەر پیاو بێت و ئەگەر ئافرەتیش بێت ئەمە حەج لەسەر ئەو کەسانە واجبە و ئەو سەفەرە بکەن. ئەگەر ئەو توانایانیان هەبێ و نەیکەن تاوانبار ئەبن. ئەگەر تواناشیان هەبوو بەڵام ئەیان توانی حەزیان ئەکرد بچن بەڵام کار ئاسانی نەکراوەکو چۆن ئێستاکە زۆر جار ناڕەحەتی ئەخرێتە بەردەم ئەو کەسانە کە یان سەفەری حەجکەن یان ناڕەحەتی بۆیان دروست ئەکرێت یان هەر دەستور بۆ شێوازەیە کە دەبێت ناڕەحەت ببن ئەمانە تاوانبار نابن. بەڵام ئەگەر توانایان هەبێت و نەچن ئەوە تاوانبار ئەبن لەسەریان واجب دەبێت. هەڵبەتە حەج لە ڕووی زمانەوانیەوە پێناسەیەکی بۆ ئەکرێ و لای زانایانیش پێناسەیەکی بۆ ئەکرێ. لە ڕووی زمانەوانیەوە حەج واتە قەست یعنی مەبەست و هەندێک لە زانایان ئەفەرمونون القەصد إلى معظم یعنی ئەوەیە کە تۆ مەبەست و نیازێکی شوێنێکی مەزن و گەورەت هەبێ. ئەمە لە ڕووی زمانەوانیەوە کاتێک ئەتەوێ قەسدی شوێنێکت هەیە بۆ شوێنێک بچی نیازی شوێنێکت هەیە بەڵام ئەو شوێنە نەوعەن ما گرنگی و بایەخێکی هەیە ئەوە پێوترێ حەج. کاتێک کە ئینسانیش ئەچێ بۆ حەجی ماڵی خوای پەروەردگار بۆیە پێوترێ حەج چونکە مەبەستی پێ شوێنێکی گەورە و مەزنە سەردانی شوێنێکی مەزن و گەورە ئەکات. لە ڕووی ئیستلاحیشەوە حەج واتە ئەنجامدانی عیبادەتێک کە ئەو عیبادەتە بریتە لە هەندێ مەناسیک و هەندێ واجبات و هەندێ کار و کردەوە. جا ئەو کردەوارە زۆربەیان بەلاشە و بەجەستە ئەکرێن و هەندێکیان بە ماڵ و سەرۆت و سامانەکرێن و هەندێکیان بە زمانەکرێن. لە کاتێکی دیاری کراوە لە مانگی حەجە لە مانگەکانی حەجە مسلمانان بە نیەتی ئەنجامدانی حەجی ماڵی خوای پەروەردگار ڕوئەکەنە کەعبەی پیرۆز و لەوێ مەناسیک و واجبات و ئەرکانەکانی حەج کە هەندێ ئەرکان و مەناسیک و واجباتی دیاریکراوی هەیە هەندێ ئەفعال و ئەقوالە هەندێک کار و کردەوەی دیاریکراوە ئەنجامی ئەدەن بەوەیش ئەبن بە حاجی ماڵی خوای پەروەردگار. حەج لە سەر موسڵمان واجبە بێ کاتێک کە چەند مەرجێکی تێدا بێتە دی لەوانە ئەو کەسە بێ کەسێکی موسڵمان بێ و کەسێک بێ کە لە ڕووی دارایی و لە ڕووی ئیمکانیەتەوە ئیمکانیەتی هەبێ و لە ڕووی لاشە و جەستەیشەوە بە هەمان شێوە ئیمکانیەتی هەبێ. خوای پەروەردگارە فەرمێت ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا. خوای پەروەردگار کردوێتی بە پێویست بەسەر خەڵکیەوە کە حەجی ماڵی خوای پەروەردگار بکەن بەڵام کێ من استطاع إليه سبيلا هەر کەسێک کە توانای هەبوو و هەر لە مەرجەکان ئازانیان باسیەوەکەن کە ئەو کەسە بێ زاد و ڕاحیلەی هەبێ یعنی توێشوویەکی هەبێ بیبا لەگەڵ خۆیان بۆ ئەو سەفەرە جگە لە لەش ساغێ جگە لە پارە و سامان و شتێک هەبێ کە بیگوازێتەوە بۆ ئەو شوێنە هیچ نەخۆشی و پیری و ئەو شتانە بەربەست نەبێت لە ڕێگەیە ئەو کاتە پێویستە حەجی ماڵی خوای پەروەردگار جێبەجێ بکات و ئەو عیبادەتە گەورەیە ڕاپەڕێنێ کە یەکێکە لە پایە گەورەکانی ئیسلام کە ئیسلام لەسەر چەند پایەیەک پێکاتوە یەکێ لە پایە ڕئیسی و سەرەکیەکانی ئیسلام بە جێبەجێکردن و بە ئەنجامگەاندنی فەریزەی حەجە. مەسئلەی حەج دیارە یەکێکە لە ڕیزبەندی واجباتەکان و پێویستیەکان و فەرزەکانی ئیسلام کە هەر بەندەیەک هەر مرۆڤێک هەر عەبدێکی خوای پەروەردگار کە خۆی تەسلیم بە بەرنامە ئیسلام کرد دەبێ
ئامادە باشی هەبێ بۆ ئەنجامدانی حەج. دیارە حەج خوای تعالى لە قورئاندا ئەفەرمێ ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا. ئەمە وەکو نەسێکی ئاەت نەسێکی قورئانی کە لە هاتۆ لەسەر ئەوەی کە لەسەر مردوم هەیەکەوە حەجی ماڵی خوای پەروەردگار بکەن إن استطاع إليه سبيلا. ئەگەر توانایان هەبوو بۆ ئەو واجبەکە واجبی حەجی ماڵی خوای پەروەردگارە کە فەرمی إن استطاع إليه سبيلا. دیارە بێگومان ئیستیطاعەکەش دیارە هەم ئیستیطاعی مادی هەم ئیستیطاعی معنەوی جەسەدی بڵین، یعنی ئەو کەسە مادەی هەبێ واتە پارەی هەبێ بتوانێت بۆم ئەو مادەیە، یعنی کەسێکە پارەی نەبێت مادەی نەبێ ئەو مەصرفی پێ بکە ئەوە لەسەری واجب نییە. دووهەم اینجا ئەگەر نەخۆش نەبێ ئیستیطاعی جەستەیی بڵین توانای ئەوەی هەبێ بڕوا جەسەدیەن بڕات ئەو حەجە بکە کە ئەمە دیارە بێگومان حەجی ماڵی خوای پەروەردگار بەو شێوەیە هاتووە کە دیارە حەجیش وەکو ڕیزبەندی هەموو واجباتەکانی تر هەموو فازەکانی تر وەکو نوێژ وەکو ڕۆژ وەکو زەکات و ئەمانە ئەوش بە خۆی تایبەتبەندی خۆی هەیە کە خوای پەروەردگار فەرزی کردووە لەسەر بەندەکانی لەسەر ئیمانداران کە بێ حەجی ماڵی خوای پەروەردگار بکەن. حەج بۆ چییە؟ دیارە ئەگەر ئێمە سیرکەین لە هەموو فەرزەکان ئەو لەو عیبادەت و بەرزشانی کە خوای پەروەردگار دیاری کردووە لەسەر بەندەکانی خۆی هەر یەکەی تایبەتمەندی خۆی هەیە وکوتمان نوێژ لە 25 کاتژمێری شەو ڕۆژێکدا نوێژ لە 5 کاتە ئەم ئینسانەت تەصفیەی خۆی ئەکاتەوە واتە خۆی پاک ئەکاتەوە لە گوناه و لە تاوان و وەکو چۆن هاتووە ئەفەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. نوێژ ئەو ئینسانە کۆنتاکت دەکاتەوە واتە تازەی دەکاتەوە بە دووری ئەگرێ دووری ئەخاتەوە لە گوناه و لە تاوان. بە هەمان شێوە سێرەکەی ڕۆژوو یەکێکی ترە لەو مەسفایانە لەو پاکەرەوانە کە لە ساڵدا دیاری کراوە لە ساڵدا مانگێک دیاری کراوە کە ئینسانەکە پاکەکاتەوە لە گوناه و لە تاوان کە ئەوەش دیارە فەرمودەی صحیحی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم. و هەروەها زەکات ئەبینین بە هەمان شێوە مەسفایەکە پاکەرەوەیەکە بۆ ماڵ. بە هەمان شێوە حەجی ماڵی خوای پەروەردگار لە تەمەنی ئینسانەکەدا ئەگەر توانای هەبێ ئەگەر توانای نەبێت دیارە بێگومان لەسەری واجب نییە و قەرزار نابێت. بەم شێوەیە حەج فەرز کراوە واجب کراوە لەسەر بەندەکانی خوای پەروەردگار. حەج کۆمەڵی هەڵسوکەوتی تایبەت بەخۆی تێدا ئەنجامەدرێت واتە حاجی ئازاد نییە خۆی چۆنیەوێت و پێی خۆشە ئاوا بکات چونکە حەج عیبادەتە عیبادەتیش بۆ خوددا کرێت و ڕێگا و شوێنی خۆی هەیە. خۆگەر حاجی شارەزا نەبێت یاخود ڕێبەر و مرشیدێکی لەگەڵدا نەبێت کە ڕاستی بکات ڕەنگە نەگاتە حەجەشی قبوڵ. بۆیە پێویستە و کەسی حەجەکات لانی کەم لە سەرەتاوە شارەزا بێت لە پێداویستی و جوڵە سەرەتایەکانی حەج و پێویستە بزانێت ئەو کات و ساتی لە بەردەستیدا هەیە چۆن دابەشەکات بەسەر ڕوکن و واجباتەکانی حەجکردن ئەگەر ناکاتەکەی ئەڕوات و ناشتوانێ قەرەبووی بکاتەوە. بەڵێ جا لە خوای گەورە لە قورئانە فەرمێ فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج. ئەگەر ئینسان بێ حەجێ بکە حەجی مەبرور پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ حج المبرور ليس له جزاء إلا الجنة. حجي چاک مەبرور یعنی بە حەجێک کە فەرز و سونەتەکانی تیا جێبەجێ کرابێ و قەدەغە کراوەکانیشی تیا نەکرابێ بە گوێرەی توانە. خوای گەورە تەکلیف لە ئینسان ناکە کە لە توانایە نەبێ. فاتقوا الله ما استطعتم. ئەوەندەی لە تواناتانێ ئەوەنە تەقوا بکەن ئەو پەڕی توانە ئەو ئینسانە ئەو پەڕی توانای بخاتە کار بۆی کە ڕوکنەکان و فەرزەکان چونکە لە حەجە فەرز و ڕوکن جیایە فەرزەکان و ڕوکنەکان جێبەجێ بکە و هەروە سونەتەکانی جێبەجێ بکە خۆشی پارێزێ بە گوێرەی توانە ئەوەندەی توانایەتی لە عەمدەن بە قەست بە نیەت بە نیازی خۆی خراپە نەکە. ئەو پێێتی حەجی مەبرور و حەجە پاکە بێتەوە. خوای گەورە فەرمێ فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج. شەڕە قسە شتی خراپ و خراپەکاری و شەڕە قسە دەم بەدەمە و شەڕە قسە و دەنگ بەرزکردنەوە سەرێکە ئەوانە لە حەجانیە و خراپ و خراپەکاریشی تیانە. کەسێک خۆی پاراز لە خراپە و ڕوکن و فەرزەکانیشی جێبەجێکە لەگە سونەتەکانە ئەو پێێتی حەجی مەبرور. ئەم حەجە مەبرورە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ حەجی مەبرور وەزانەکانە فەرمێ حەجی مەبرور چییە؟ ئەو حەجەیە کە باسمان کرد ئەرکەکان جێبەجێ بکە ئەوەی کە شەرع دایناوە ئەرک و ڕوکن و فەرز و سونەتەکان جێبەجێکە بەو پەڕی تواناشیەوە هەوڵ خۆی لە خراپە پارێزێ. خراپە حتا تەنفیر لە حەجە بێتە خراپە
تەنفیر یعنی کەسێک کە ئەو کۆتر و ئاژەڵ و پشیلە و حەیوان و شتانەی کە لەوێ لەگەڵ باڵدارەکان بەتایەتی کۆترەکان کۆترێ یعنی لە عەمدەن ڕایان پەڕێنێ وایان لێ بکات کە بفڕن چەپڵە لێ بە قاچ بە عەرز کێشێ بۆی بفڕن ئەو پێێتە تەنفیر ئەو خێری حەجایی کەمە کاتوانێ ئەبێ ئەو کەسێ بۆ حەج خۆی لەوانش پارێزێ ئەگەر خۆی لەوانە پارێز بە گوێرەی توانە خۆی پارازەوە پێێتە حەجی مەبرور و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێتی گو باسم کرد فەرمێت لە فەرمودەی صحیحە حەج المەبرور ليس له جزاء إلا الجنة حەجی چاک هیچ پاداشتێکی نیە ئیلا بەهەژ نەبێ و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت کەسێ حەجێ بکە کەسێ حەجێ بکە ئەو شتانەی تیانە بێ و باسم کرد فلا يرفث ولا يفسق شتی خراپە نەکە فاسقی نەکە فاسقی ینی بێ ئەمری خوا و پێغەمبەر نەکات لە ئەمری خوا و پێغەمبەر دەرنەچێ ئەفەرمێ ڕەجع کەیەومی وەلەدەته ئومه وەکو ئەو ڕۆژەی لێ دێ کە لە دایکی بووە چونکە ئەو کەسێک کاچێ بۆ حەج یعنی یەکێک لە فەرزەکانی حەجکا بێت جێبەجێکا بێت شەیتان ڕەجم کە شەیتانی گەورە ئیمام ناوەندی بچووک ئەوە ڕەمزە خۆ تۆ ئەو بەردە ناگرێت خۆ شەیتان لێ ڕانەوەسا ئەگیرێتە بەردێک ئەگیرێتە پایەک بەس بۆی ئەو حاجیانە تێبگەن یعنی هەرچی گوناح هەیە لە گوناحی گەورەوە لە گوناحی مام ناوەندیەوە لە گوناحی چکۆلەوە ئیتر من وازم لێنا ئەوەی کە کردومە لی پەشیمانم ئەو تا بەرباران یەکەم گوناحەکانی خۆم ناوێن و حەزەکەم لە کۆڵ منەوە تەبەڕان لێ یەکەم و بۆ لەمە دوواش تەبەڕان لێ یەکەم کە من کە لەم حەجە ڕۆیشتمەوە وعد دێم بەخوای گەورە کە هیچ گوناحی ناکەم نە گەورە نە مام ناوەندی نە بچووک خۆی هەندێک عیبادەت هەیە دانراون خوای گەورە بۆ ئێمەی دانا و بۆ مسلمانان یەکێکە لە ڕەحمەکانی خوای گەورە بەڕاستی ئێمە چونکە وەکو مسلمان تاوانبارین هیچ کەسێک نێ لە دنیا تاوانبار نبێت وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت نەوەی ئادەم هەمووی تاوانبارە بەڵام باشترین کەسێک ئەو کەسانی کە تاوان ئەکەن و داوای لێخۆشبوون ئەکەن جا ئێمە چەند ڕێگەیەک هەیە بۆ ئەوەی کە ئێمەی مسلمان خوای گەورە لە گوناهەکانمان خۆش بێت یعنی دەتوانم بڵێم فەلسەفەی حەج ئەوەیە کە بۆ ئەوە نییە کە ئینسانی مسلمان ئێمەمانان بچینەوە بۆی کە پێمان بوترێ حاجی ئەمە شتێکی ڕۆتینیە بەڵکو فەلسەفەی حەج ناوەڕۆکەکەی ئەوەیە کە ئینسانی مسلمان بۆیە سەفەری حەج ئەکات هەتا خوا لەو گوناهانەی خۆش ببێت چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لە حەدیثێکە فەرمێت کەسێ سەفەری حەج بکات بڕواتە ئەوێ و هیچ قسەیەکی ناشەرعی نەکات و جیماع نەکات ئەوانەی کە حەڵاڵن لەسەری لەوێ حرام ئەکرێن کە دەگەڕێتەوە وایە کە تازە لەدایک بێت ئەمە فەلسەفەی حەجە مەبەست پێی ئەوە بێت ئینا حەجەکە بۆ ئەوە نییە کە ئێمە سەفەرێک ئەکەین و وڵاتێکی تر ئەبینین و دەڕۆینە وڵاتێک و لێوە مەدینە و مەککە و چەند شوێنێکی تر ئەبین و ئەچینە کێوی ئوحود و چەند شوێنێکی تر هەیە ئەمە مەبەست بینینی ئەم شوێنانش بۆ تەقوێکردنی ئیمانی خۆمانە و بۆ حەجەکەش بۆ ئەوەیە کە خوای گەورە لە گوناهەکانمان خۆش ببێت ئینا ئەم سەفەرە سەفەرێکی عیبادەتیە سەفەرێکی گەشت و گوزار نییە بەڵکو سەفەرێکە بۆ لێخۆشبوونی خوای گەورە لە عەبدەکانی خۆی ئەوە فەلسەفەی حەجە نەک ئەوەی کە ئێمە وەکو سەفەرێک تەماشای بکەین دەبێ ئەم سەفەرە عیبادەتە دەرچوونمان لە ماڵەوە هەتا وەکو دەڕۆین و دەگەڕێنەوە خوای گەورە هەمی بە عیبادەت بۆمان دەنووسێت و ئینشاءڵڵا خوای گەورە لە گوناهی هەموو حاجیانە خۆش ئەبێت بە سەلامەتیش دەگەڕێن و ئینشاءڵڵا هەڵبەتە حەجی ماڵی خوای پەروەردگار وەکو باقی عیبادەتەکانی تر کۆمەڵێ فەلسەفە و کۆمەڵێ ئەسراری هەیە کۆمەڵی حکمەتی هەیە هەر یەک لە عیبادەتەکان هیچ عیبادەتێک بەبێ حکمت لەسەر ئیمانداران فەرز نەکراوە کاتێک کە حەجیش داوا ئەکرێت لە مسلمانان کە ئەنجامی بدەن بەڕاستی کۆمەڵێ حکمت و غایەت و ئەسرار و مەقاصدی تێدا ئێمە چەند خاڵێک بە سەریعی لێرە ئاماژە پێکەین لەوانە یەکەم تحقیق مەبدە المساوات یعنی تحقیقکردنی مەبدەئی یەکسانی لەوێدا خەڵک یەکسانە بێت دەوڵەمەند و هەژار گەورە و بێدەسەڵات دەسەڵاتدار و بێدەسەڵاتدار پیا و ئافرەت لەوێ تێکڕا هەموو ئینسانەکان ڕەش و سپی هەر ڕەنگێکی هەبێ هەر ڕەگەزێکی هەبێ خەڵکی هەر وڵات و شوێنێ بێ لەوێ مەبدەئی یەکسانی جێبەجێ بێ کە پێم وایە لە هیچ شوێنێکی تر وەکو حەج جێبەجێ نابێ پێغەمبەری خۆشەویست ئەفەرمێ لا فضل لعربي على عجمي ولا لعجمي على عربي ولا لأحمر على أسود ولا أسود على أحمر إلا بالتقوى يعني فضل هیچ کابراایکی عرب نییە بەسەر عەجەمدا و عەجەم نییە بەسەر عەرەبدا و فضلی هیچ کابراایکی ڕەش نییە بەسەر سپیدا و سپی نییە بەسەر ڕەشدا و سوور نییە بەسەر ڕەنگێکی تردا ئللا بە تەقوای خوای پەروەردگار نەبێ لەوێ ئەمە بەرجەستا بێ
هەموو کەسەکان بە یەک لیباسەوە لە یەک شوێنێکی دیاری کراوە یەک عیبادەت ئەنجام بدەن هەمویان بە ملکەچی بۆ خوای پەروەردگار کەوابوو لەوێ مەبدەئی یەکسانی جێبەجێ بێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی الناس سواسیة كأسنان المشط ئینسانەکان یەکسانن وەکو دەمی شانە چۆن دەمی شانە ڕێکە هەموو ئینسانەکان ئاوهان ئەو ئینسانەکان خۆیان لێ ئەگۆڕێ یەکێکیان خۆی بە گەورە ئەزانێ یەکیان خۆی بە گەورەتر و ئەوانە دەنا هەمووی وەکو یەک وایە و لەوێ ئەو مەبدەئە تەحقیقە بێ خاڵێکی تر مەبدەئی ئوخووەت و برایەتی لەوێ زۆر بەڕوونی ئەبینرێ کە تۆ مسلمانان ئەبینی لە هەموو دنیاوە وەکو تۆ بەندایەتیەکەن ئینەمە المؤمنون ئیخوە بەڕاستی ئەلێ جێبەجێ بێ برایەتی ڕاستەقینە کەسێکە لەو پەڕی دنیاوە هاتووە لە وڵاتێکی دوورە دەستەوە هاتووە ئێستا لەوێتەوە وەکو برایەکی خۆت بەیەکەوە ئەو عیبادەت و ئەو شەعیرە گەورەیە ئەنجامەتەن خاڵێکی تر بەڕاستی دەرفەتێکی زۆر گەورەیە وەکو مؤتەمەرێکی ساڵانەوەیە بۆ هەموو مسلمانان بۆ ئەوەی کە تەعاروف بکەن بۆ ئەوەی یەکتری بناسن بۆ ئەوەی کە ئاشنای معاناتی یەکتری ببن بۆ ئەوەی کە تەجروبەی یەکتر بگەێنە یەکتر وەکو خوای پەروەردگارە فەرمی یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا ئەوەی کە خەڵکی کراوە بە قەبیلە و هۆز و وڵات و ڕەگەزی جیاوازوانە بەڕاستی حکمەتیایە ئەوەیە کە تعاروف و ئولفەت و خزمەتی و دۆستاتی وانە دروست ببێ بەڕاستی حەجیش وەکو مؤتەمەرێکی سەنەوی وەکو کۆنگرەیەکی ساڵانی مسلمانان هەموو خەڵکە جیاوازەکان هەموو زمانە جیاوازەکان هەموو ڕەنگە جیاوازەکان بەڕاستی لەوێ کۆ ئەبنەوە ئەوش ئەبێتە دەرفەتێکی باش بۆ یەکتر ناسین و دروستکردنی تەبایی و خۆشەویستی هەروەها بەڕاستی حەج یعنی هۆکارێکی گەورەیە وەسیلەیەکی گەورەیە بۆ چەسپاندنی کۆمەڵێک قیەم و ئەخلاق و بەهای زۆر بەرز بەهای زۆر جوان لە مسلمانانە لەوانە فێرتەکە بەڕاستی دان بگری بە خۆتە لەوانەیە فێرتەکە کە کەسێکی حلمت هەبێ سەبرت هەبێ فێرتەکە تەعاون و هاوکاریت هەبێ لە کاتی حەجە حەج فێرتەکە کە ئیثارت هەبێ کە یعنی ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ خەڵکی تریش پێت خۆش بێ مەجال بە خەڵکی تریش بدەیت و ئەمانە و کۆمەڵێ قیەمی ترتیایە بەرجەستە بێ لەوێ فێری نظام تەکات بەڕاستی حەج فێری نظام تەکات کە بێ لەو ڕۆژەیە فلانە عیبادەت ئەنجام بدەیت بەو شێوازە ئەنجامی بدەیت بەو تەرتیباتە ئەنجامی بدەیت ئەمە نەوعەن ما ئینسان فێریەوەکە کە ئەبێ ئیش و کارەکانی لە ژیاندا هەڵدا بە نظام و بە ڕێکوپێکی بەسەر بەرێت یا ئەنجامی بدات خاڵێکی تر ئینسان ڕائەهێنێ لەسەر ژیانی چۆنەڵێ زبری لەسەر ناڕەحەتی ژیان بێگومان کەسێکە ئەچێ بۆ حەج خۆی سەفەر بەشێکە لە ناڕەحەتی بە تایبەت سەفەری حەج لەوێدا ئینسان وەکو پێویست جلوبەرگ لەبەریان نییە بە تایبەت لە کاتی ئەنجامگاندنی مەراسیمەکانە خواردن وەکو پێویست حازر نابێ تونیت ئەبێ گەرمات ئەبێ ئەمە واد لێکا تۆزێ مقاومەت زیاتر بێ بۆ ناڕەحەتیەکان بۆ ناخۆشیەکان زیاتر دان بگری بە خۆتە هەروەها لەوێ هەرچی شیعاراتی تر هەیە لەهو ئەبێتەوە هیچ شیعاراتێکی تر نامێنێ جگە لە شیعاری ئیسلام نەبێ هیچ ئاڵایەکی تر لێ بەرز ناکرێتەوە هیچ کەسێکی تر مافی ئەوەی نییە کە ئاڵایەکی تر بەزکاتەوە یا شیعارێکی تر بەزکاتەوە جگە لە شیعاری ئیسلام و بەندایەتیکردن بۆ خوای پەروەردگار کۆتا خاڵیش بەڕاستی مەقاصدی زۆرە بەسەما چەند مەقاصدێک بوو کۆتا خاڵیش بەڕاستی تحقیقکردنی بەندایەتی ڕاستەقینە و ملکەچی ڕاستەقینەیە بۆ خوای پەروەردگار کاتێک کە تۆ چی بۆ حەج بە ملکەچیەکی تەواوەوە بە خشوعێکی تەواوەوە بەرگێکی قیامەتی ئەەکەیتە بەرت بەڕاستی دەرفەتێکی باشە بۆ بیرکردنەوە لە مردن مەشهەدێکی ڕۆژی حەشرە یعنی ئەو هەموو مسلمانە بە مەلاین مسلمان کۆ بێتەوە هەمووی بە یەک جلوبەرگەوە هەمووی بە ڕەنگی بەکفنەوە بۆی کە پێمان پیشامدا کە ئێمە هەر لە کاتی حەجیش ئێمە تەلبیەکەین ئەڵێن لەبەیک اللهم لەبەیک یعنی خوای ئێمە وەڵامی بانگەوازی تۆ دەین ئێمە ملکەچین بۆ بانگەوازی تۆ بەڕاستی شوێنێکە بۆ تحقیقی عبودیەت و بەندایەتی ڕاستەقینە بۆ خوای پەروەردگار دیارە گەر ئێمە باس لە فەلسەفەی حەج بکەین حەج دیارە وەکووتمان هەموو هەر یەک لە پەرستشەکان فەلسەفەیەکی تایبەتی خۆی هەیە حەجیش دیارە بێگومان کاتێکەوە خوای پەروەردگار دایناوە دیاری کردووەکەوە بەندەکانی خۆی حەجی ماڵی خوای پەروەردگار بکەن دیارە بێگومان یەکێک لەو فەلسەفانە چییە پاککەرەوەیە
پاکەرەوەیە لە هەرچی گوناه و لە هەرچی تاوانێک هەیە وەکو لە فەرمودەی نەسی فەرمودەی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ هەر کەسێک حەجی ماڵی خوای پەروەردگار بکە واتە بە ئیمانەوە حەجەکە بکە بە ئیمانێکی پاکەوە بە دروستی حەجەکەی بکە وەکو ئەو وایەکەوە ئەو ڕۆژە لەدایک بوو بێت وەکو ئەو وایەک ئەو ڕۆژەدایک بۆی هەر بۆیشە خەڵکی ئێمە کاتێک ئەڕۆن ینی ئەمە یەکێکە لە فەلسەفەکانی حەجکە ئینسان ئەلەو ڕۆژ و لەو سات و کاتەدا تازە ئەبێتەوە دەچێتەوە چی ڕیستارتە بێتەوە وەکو چۆن بە ئیسلاحی تازە ڕیستارتە بێتەوە ئەچێتەوە سەر بەرنامەیەکی تازە وەکو ئەو وایە تازە هیچ گوناه و تاوانێکی نەکردبێت و پاک و بێگەرد بێ ئەمە یەکێکە لە فەلسەفەکان یەکێکی تر لە فەلسەفەکانی حەج دیارە بێگومان حەج فێری ئەوەمان دەکات کە چۆنەڵی پابندبوون بە دینی خوای پەروەردگارەوە یەکێک لە فەلسەفەکان کە ئێمە والی ئەکات کە لێرەوە لە وڵاتێکی دوورەوە کە ئێمە لە وڵاتی خۆمانەوە کە چەندێک دوورین ئەوەنە مەسافەیەکی زۆر دوورین کە ئەبینین سێرەکەی لە وڵاتانی ترەوە لە هەتا لە سینەوە لە پاکستانەوە لە هیندستانەوە لە وڵاتانی تری ئەوروپاوە لە هەموو وڵاتە دوورە دەستەکانەوە سێرەکەی خەڵکێک دێ هەنگاو ئەنێ اینجا ئایا بە سیارە بێیان بە تایارە بێ کە وەختی خۆی سێرەکەی ئێستا وەسائلی نقل هاتۆتە پێشەوە خەڵک بە سیارە و بە تایارە ئەڕوا ئەو کاتە سەردەمێکە بۆ لە وڵاتی ئێمە خەڵک عیب نەبێ بە گوێدرێژ و ئەمانە ڕۆشتووە چووە حەجی کردووە ئەمان ئەوە ئەگەیەنێ کە ئەم ئینسانە تەشویقێکی هەیە و پابندی خۆی و چۆنەڵی ئیلتیزامی خۆی و ڕەبت و پەیوەندی خۆی بەخوای خۆیەوە دووبارە دووپات دەکاتەوە تازەی دەکاتەوە کە ئەمەش دیارە بەلای خوای پەروەردگارەوە یەکێک لە مەبەستەکانی خوای پەروەردگار ئەوەتانێ بەندەکانی هەنگاو برێن بەرەو لای ئەو کە ئێمە ئەو شوێنش کە بۆی ئەچین کە کەعبەی پیرۆزە کە بە دەوریا ئێمە تەوافەکەین کە دیارە بێگومان ئەوەش خۆی بۆ خۆی فەلسەفەیەکی تایبەتی خۆی هەیە کە ئەبینی سێر لەوێ فەقیر بێ هەژار بێ و اینجا دەسەڵاتدار بێ بێدەسەڵات بێ پیاو بێ ژن بێ مناڵ بێ گەنج بێ هەرچی بێ لەوێ هەر بە یەک شێوە چۆن ئەبینی سیرەکەی لە نوێژدا کاتێکەوە ئێمە نوێژ دەکەین هەموو مرۆڤەکان هەموو لە یەک ڕیزە ئەوەستن کەس لە پاش و کەس لە پێش نێو لە پاش بێ دەوڵەمەنێک لە پێش بێ ئێکێ لە پاش بێ و ئێکێ لە جێگایەکی تایبەت بێ ئێکێ لە جێگایەکی تر بێ لەوێش بە هەمان شێوەیە هەموو یەک جۆرجل لە بەرەکە هەمووی لە پیاواندا هەمووی دوو خاولی لە خۆیەوە دەپێچی زیاتر نا هەمووی دەبێ بە یەک شێوە هەمووی دەبێ حەوت جار بە دەوری تەوافی کەعبەیە بێت و بچێت ئەمانە فەلسەفەی ئەوەمان فێر دەکاکەوە ئیسلام نیزامێکەکەوە جیاکاری ناکات لە بینی مرۆڤەکاندا مرۆڤەکان لە لای خوای پەروەردگار هەموو یەک ڕێزیان هەیە خوای تەعالە خۆی تایمێکی داناوە نیزامێکی داناوە و لەقەد کەڕەمنا بەنی ئادەم یعنی ئەمە بۆ بەنی ئادەم بەگشتیە خوای تەعالە فەرمێ ئێمە زۆرمان ڕێز لە بەنی ئادەم گوتۆ بۆیە لە حەج لە مەراسیم و لە مەراسیمی بەجێگەاندنی حەجا ئەمە دووپات ئەبێتەوە و ئەمە ئەچەسپێکەوە ڕێزلێنان لە بەنی ئادەم بەبێ فەرق و جیاوازی هیچ فەرق و جیاوازیکی نییە اینجا بێنە سەر ئەوە کە جەناب باسی ئەوت کرد خوای تعالى كاتك أفرمي القرآن أفرمي الحج أشهر معلومات فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج وما تفعلوا من خير يعلمه الله وتزودوا فإن خير الزاد التقوى أما واتقوني يا أولي الألباب خوي بربدقال لير دا لم آية بمن أفرمي كاتك وإنسان إيمان دار كاتي الحج أشهر معلومات أفرمي خوي تعالى أفرمي حج چند مانجيكا كبريتين لا شوال ذو القعدة وروجي ذو الحجة ئەمانە بڵین بۆ نمونە کە خوای پەروەردگار دیاری کردوون کە ئەمانە جا هەر کەسێک حەج لەسەر خۆی واجب بکات بە ئیحرامکردنی ئەو کاتە حرام دەبێت واتە کە ئیحرام دەبەستێ حرام دەبێت لەسەری چی کۆمەڵشتی لەسەر حرام دەبێت وەکو جیماع و هەروەها چەند شتێکی تر هەیە کە لە حەجا کە ئیحرام ئیحرام دەبەستێ کە نابێ بڵێن بۆ نمونە پێشتر بۆن خۆر دەکا بەڵام لە دوای ئەوە نابێ و لەسەر خۆی واجب بکات کە ئیحرام ببەستێت و ئەمانە و ئەو کاتە حرام دەبێت لەسەری چی ئەو شتانێکەوە بۆ نمونە وەکو باسمان کرد وەکو جماعکردن وەکو خۆبۆن خۆشکردن وەکو بعضی شتی تر هەتا مولە خۆکردنەوە بڵێن ڕیشتاشین و ئەمانەمە حرام دەبێت تا کاتی خۆیکەوە کاتی سەرتاشین دێت و کاتی حەلق دێت و ئابۆ شێوەیە ئەمانە اینجا کاتێک ئەفەرمێ فەلا ڕەفەتە وەلا فوسوق ئەبێ ئینسانە خۆی بپارێزێت لە گوێن لە قسەی ناشرین و تەشیر و ئەمانە هەرچەند بەداخەوە لە کۆمەلگای ئێمەدا ئەبیسین خەڵقانێکی ئێمە
بەداخەوە کە لێرە لە کۆمەلگاکە ئێمەدا وا ڕاهاتون بڵێن بۆ نمونە قسەی سوعبەتیان هەیە جوێن ئەدەن یان شتێ لەو بابەتانە من لێرەوە ئەمەوێ بلەم کەناڵەوە بە ئەو برا بەڕێزانەمان باوکە بەڕێزەکان دایکە بەڕێزەکان ئەوانەی لە تەمەنێکان کەوا بڵێن بۆ نمونە زۆر جار نەسیحەتەکردن بەڵام نەسیحەتەکان وەرناگرن ئێمە بە گەورەی سەیریان دەکەین وەکو ڕێزێک بۆیان و بۆ هەموو براخشکە بە ڕێزەکانمان بەڕاستی ئەو شوێنە شوێنی سوعبەت نییە شوێنی ئەوە نییە کە جوێندان بە یەکتری و تعلیقدان لە یەکتری و ئەمانە کە ئەبینین بیستمانە لە ئەسنای مەراسیمی حەجە خەڵکێک هەیە بڵێن بۆ نمونە خەڵکێک عەزیەت ئەدا پاڵ بە خەڵقەوە ئەنێ جوێنی پێ ئەدا قسەی ناشرینی پێ ئەڵێ ئەمانە حتا جار هەبوو بیستمانە لە کاتی لە مەراسیمی ڕەجمکردنی شایاتینەکاندا ئالەو کاتانەدا بڵێن بۆ نمونە خەڵقێکی تری عەزیەت داوە لە جیاتی ئەوەی لەو کاتانەدا ئێمە بیرەوە بکەینەوە چۆن هاوکاری یەکتری بکەین چۆن پشتیوانی یەکتری بکەین چۆن یارمەتی دەری یەکتری بین ئەبێ لەو کاتانەدا خۆمان بپارێزین لە هەموو شتە خراپ و ناشرین و نابوت و ناباشەکان. وەکو وتمان حەجی مەقبول کە لە لای پەروەردگارەوە قبول کرابێت یەکێکە لەو پاداشتە گەورانی کە مرۆڤ لە ڕۆژی دواییدا وەریەگرێتەوە. حەجێک ئەگەر قبول کراوی خوددا بوو ئەوە لە ساتی یەکەمیەوە ئاسوودەی بە دڵ و دەرونی کەسەکە بەخشێت و لە سلوک و هەڵس و کەوتیشیدا ڕەنگەداتەوە. واتە پاداشتی حەج هەر بۆ قیامەت نییە بەڵکو لە دنیاش ڕەنگدانەوەی لەسەر ژیانی بە شێوەیەکی گشتی ئەبێت. بخۆی هەموو عیبادەتێک ئەوەیە کە کردت دوایی نەچیەوە سەری کە ئەو خراپانەی کە لە عیبادەتەکە تۆبەی لەسەرەکەی دوایی نەچیەوە سەری چونکە عیبادەتەکان هەر هەمووی لە لا إله إلا الله بیگرە کە وشەی ئیمانە کە وشەی ئیخلاسە کە ئینسانی کافر پێوێ بە مسلمان لا إله إلا الله ینی وەک ئەڵێ هیچ کەس ئیمانم بە هیچ کەس نییە بە گوێ کەس ناکەم بەرنامەی کەس هەڵنابژێن إلا الله نەوێ هەر لەوێەوە لا إله ڕفزی هەموو ئیلاهێکاکەی ڕفزی هەموو بەرنامەیەکاکەی کە بەگوێ هیچ بەرنامەیەکی بکەی ئیلا الله نەبێ ئیلا بەرنامەی خوا نەبێ. اینجا دوای ئەوە دووهەم ڕوکن نوێژە ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژی ڕاستەقینە ئینە بۆ تەکیدە یعنی بە حەقیقەت بە ڕاستی لە ڕاستیە نوێژ ئەو نوێژەیە کە بجێڕێتەوە لە خراپە و زوڵم و زۆر لە هەموو خراپێک کە عیلاقەیە هەیە بە زوڵم و زۆر و بە ئەخلاقی خراپەوە. و دوای ئەوە ڕۆژوو مەسەلەن پیغمبر صلى الله عليه وسلم فرمى من لم يدع قول الزور والعمل به فلا حاجة لله في أن يدع طعامه وشرابه. هر کس وازنين لقصي خراب لقصي ناشرعي بواز لخوارن وكشينين شو كان روشو كير قبولنا به. والدواء الزكاة وهرنا وكي بخويتي الزكاة خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم. خو يقول القرآن فرمى لما كان الدولة من كان زكاة كان اللي يقول بوي خوان باق بنو ومالكشان باق بيتوانه ودلو درونيشان باق بيتوانه. انجا حجيش بو اوي براسي وكو باس ما نقول حجيش كانسان تشبه مالي خوا حتى كلا بدرشكا انسان او ربري بدرشكا ولا الله اكبر همو علماء اسلام علينا تذكرنوي بيعت الاخوي جورا تذكرنوي وعد الاخوي جورا اي اخوي جورا ترى من كوتايم بهم خراب يجينا و پیغمبر صلى الله عليه وسلم فرميت او بردر الشيء خوالو دنياك زمانياته زمانێکی پاراویاتێ و چاویاتێ شاهدیە بۆ کەسانی کە چون دەستیان بەرزکرێتەوە وعدیان داوە جاوی وعدەکە شکاندوێت شاهدی لەسەرەیە لەبەرەوە ئینسانەکە حەجەکە هەتا زانەکانە فەرمون ئەگەر هیچ چوو بۆ حەج کە هاتەوە زوو بچۆ بە خێراتنی زوو بچۆ بە خێراتنی بڵێ دوعای خێرم بۆ بکە تا گوناهبار نەبێتەوە تا دەستی دەکرێتەوە بە گوناه چونکە ئینسان عادەتەن ئەندازەی هەر گوناهبارە بێتەوانێ ئەندازەی لەو شوێنە پیرۆزە دوورەکەوێتەوە شوێنێکە تۆ تێوەگلێتەوە بێت زۆر خۆی پارێزێ هەموو عیبادەتێک وعدی تایە لە ناو عیبادەتەکە وعدی تایە چۆن لە نوێژاڵێ ئیاکە نەعبود و هەر تۆ ئەپەرستم و ئیاکە نەستەعین هەر داوای یارمەتی لە تۆکەم بەبێت دوای نوێژەکە ئەو وعدە پارێزێ لە حەجیشە ئەو وعدە هەیە وەکو باسم کرد لە حەجەر الئەسوەدە کە بەیعەت ئینسان هەر لە قەسدی حەجەکە لە نیەتێوی کاچی بۆ حەج و دوای ئەو لە حەجەر الئەسوەدە و دوای ئەو لە ڕەجمکردنی شەیتانەکانە و هەروەها لە هەموو ڕوکن و فەرز و سونەتەکانە ئەو وعدەی تایە کە ئەی خوای گەورە مەسەن تۆ سەیرەکەی زانەکانە فەرمون سەفەری حەج وەکو سەفەری قیامەت وایە چۆن بۆ قیامەت جلێکی سپی لەبەرەکەن کامری بۆ حەجی جلێکی سپی لەبەرەکەی چۆن بۆ مردن
كأمري يعني مقسم قيامة يعني مردنا كأمري إنسان ما رمنا لي بجيله وحج ما رمنا لي بجيله وازده مش تيجي وازده الدنيا يعني خواي هاتوم حرب حتى لفرمودات وفرمي خواي جورا فرمي أمانة هاتون أي ملائكة كان أمانة بصري روت هاتون ببيبتي هاتون هاتون أبارينو أجرين ودعوا كانوا ألعلينوا شيء أنا بيعلن خواي جورا بخود زاني رزع مديتو أنا خواي جورا فرمي ومجدان ديما كلامي أخوجم ولا فرمودات وفرمي 50,000 سال 50,000 سال بيجوا كعرفة دروس كم وعد ماوا هر كسي بيت عرفة بالراسي لي خوجم أو إنسانك إخوالي خوجة بي بدوعي نتشد وصل جناح كاني أبي خوي بارزوا هر كسي يعني أقرب عبادة شيء وزانك عبادته كده بي وازد جناح بينه بتايبتي حج نويج أو عليك ركن دين أبي جارك نتشد وصل يندوباري نكاتو چونکە حەج لە ژیانی وەکو نوێژ نییە هەموو ڕۆژێ بێ چونکە ئیواڵێ ئەچێ نەزەرەکە ئاڵێم چییە بیستمە لە کەسانێک توی کاکە بە ئاوی دەستنێژۆ لە ئاچێ بەس حەج لە ژیانە یەک جارە ئەبێ یەک جار چی گوناحەکانم ئەویش کەیەکی بە مناڵی ناچێ ئافرەتێک پتی ئەی پێغەمبەری خوا ئەم مناڵە حەجی لەسەرە پێغەمبەر فەرمی حەجەکەی بۆ بکە بڕۆ حەجەکەی بۆ بکە پێغەمبەر ساسم ئیزنیە کە حەجەکەی بۆ بکە و تۆش خێرت دەگا بەڵام زانەکانە فەرمون کە ئەم مناڵە گەورە بوو حەجە فەرزەکەی لەسەر ناناچێ بچێ بیکاتەوە چونکە ئەو کاتە نەیزانیوە کە حەج چییە و نەشی زانیوە کە چوو بۆ حەج ئەبێ دوای گوناح نەکا ئینسان کاتێ بچێت کە کامڵ بێ عاقڵ بێ مەسەلەن عمری گەیشتوێ 18 ساڵ 19 ساڵ 20 ساڵ ترگە خواتریش بێ ئینسانێکی زۆر عاقڵ و تەمیزی پێیا کردێ بچێ کە بزانێ ئەم حەجە بۆیە ناچێت عیبادەتکەی بۆیە چی لەوێ لەو عیبادەتەوە لێرە ئەچی بۆ شوێنە دوورە لەو شوێنە تایبەتیە لەگەڵ ئەو عالەمە وعد تازاکەی و ماڵ و مناڵ و پارە و پوڵ و جلوبەرگ و هەمووی بەجێری جلێکی سپی لەبەرەکەی بەبێ گیرفان و بەبێ دروان و بەبێ هیچ شتێک بۆ لەبەر بەیعەت لەگەڵ خوای بەیعەتیش بۆ دوشتە ئەی خوای گەورە چی تۆ ئەفەرمی بیکە بەگوێ دەکەم و چیش تۆ ئەفەرمی مەیکە نایکەمێتر ئەبێ بۆ شەوێ بەیعەت بەئەنجا پێ حەج ئەوە حەجی مەبرور ئەوەیە خۆی حەج وەکو پێشتر وتم یەکێکە لە نیعمەتەکانی خوای گەورە ئێڕژێ بەسەر ئەو کەسانی کە خۆی دەیەوێت ئەوە بۆ لێخۆشبوون لە گوناهەکان جا بۆ ئەوەی کە حەجێکی دروست و قبولکراوە بێت دەبێت ئینسانی موسڵمان سەرەتا کە دەست ئەکا بە ڕۆشتن نیەتی پاک بێت نیەت زۆر گرنگە بۆ کار و عیبادەت نەک بۆ حەج بۆ هەموو عیبادەتەکانی تر نیەت گرنگە نیەت تەنها لەبەر خاتروی لە ڕەزامەندی خوای گەورە لەبەر خاتری ئەوە بێت کە خوا لە گوناهەکانت خۆش ئەبێت هەر کاتێک هەر حاجێکی بەڕێز سەردانی ئەو شوێنە پیرۆزە ئەکات تەنها نیەتی بۆ ئەوە بێت کە خوای گەورە لە گوناهەکانی خۆش بێت ئەوە حەجێکی مەمرور و حەجێکی قبولکراو دەبێت پشتیوان بە خوای گەورە و پاشان کاتێک کە دەڕوات دەچێتە ئەو شوێنە چەند شتانێک هەیە دەبێ وازی لێ بهێنێت بۆ ئەوەی حەجەکەی قبول و حەجەکەی دروست بێت یەکێک لەوانە کە چەند شتانێک هەن حەڵاڵن لەسەر ئێمە جا حەجی ماڵی خوای گەورە مانگی ڕەمەزان دوو فەلسەفەی زۆر گەورەشی تیا هەیە کە ئەوەی کە حەڵاڵەکانمان لەسەر حرام ئەکرێن لە مانگی ڕەمەزانە خواردن و سەرجێگی ئەمانەمان لەسەر حرام ئەکرێن کە لە ئەسڵە حەڵاڵە لە حەجیشا چەند شتانێک هەن حەڵاڵن بەڵام خوای گەورە لەسەرمان حرام ئەکات دەبێ ئێمە ئەوانەی کە خوا حرامی کردو لەسەرمان نەیکەین بۆی کە حەجەکەمان دروست و مەقبوڵ بێت وەکو ئەوەی کە واز لە قسەی خراپ بهێنین چونکە خوای گەورە ئەمرمان پێکا کاتێک کەسێک ئەچێتە حەج دەبێت لەو حەجا قسەی خراپ نەکا و جنێ و نەدات لە شاری مەکە و مەدینەش نابێت دەمی پیس بێت و دەبێت لەگەڵ عەزیەتی خەڵکی نەدا بە تایبەتی عەزیەتی خەڵکی مەدینە نەدات و نابێت لەو کاتێک کە ئیحرامی بەستووە و حەجەکە ئەکات هەتا ئیحرام دەشکێنێ نابێت کاری سەرجێگەی لەگەڵ خێزانی شابکات و دەبێت لەو شوێنەشدا لەگەڵ ئەهلی مەکە و مەدینە هەم زۆر چاک بن تەعاملیان چاک بێت ئەمانە جێبەجێ بکات ئەو کاتە پێی دەوترێت حەجێکی مەقبول و حەجێکی مەمرور ئەوەی کە پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت پاداشتی ئەوە ئیلا بەهەشتەکەی خوای گەورەی شتێکی تر نییە ئەو حەجە پشتیوان بە خوای گەورە ئینسانی موسڵمان کاتێک کە حەج ئەکا و سەفەر ئەکا جا ئەگەر پیاوە بە یان ژن بێت کە دەچێتە ئەو شوێنە پیرۆزە ئەوە بەپێی حەدیث کە خوای گەورە لە هەموو گوناهەکانی خۆشە بێ وەکو تازە لەدایک بێتەوە وایە جا زۆر گرنگە ئەو حاجێ بە ڕێزانە کاتێک کە دەگەڕێنەوە بە سەلامەتی زۆر گرنگە کە نەچنەوە سەر ئەو تاوانانەی کە پێشتر لەسەری بوون چونکە معلومە هەیمە هەمومان تاوانبار بووین بەڵام هەندێک تاوان هەیە کە نەک هەندێک تاوان دەبێ هەموو تاوانەکان ئێمە تەرک بکەین کاتێک کە دەگەڕێنەوە بە شێوازێکی تربین چونکە خەڵکی چاوی لەسەرمانە
ئێمە تازە دەبینە کەسانێک کە لە جیاواز لە خەڵکی تر دەبێت پێش ئەوەی کە ئێمە لە چاوی خەڵکیش بترسین حەز ئەەکەم ئەوە بڵم دەبێت لە خوای گەورە بترسین کە دەگەڕێینەوە ئەو تاوانانە نەگەڕێینەوە سەری جارێکی تر چونکە ئێمە خوا لێمان خۆش بووە خوا ئەو نیعمەتە ئەو فەزڵە گەورەی کە بەخشیوە بۆ حاجێ بەڕێزانە دەبێت ئەو نیعمەتە گەورە بە هەند وەربگرن جارێکی تر نەگەڕێنەوە سەری دەبێت بەڕاستی نەگەڕێنەوە سەر تاوانەکان گرنگە کە تاوان خوای گەورە لیان خۆش بۆ جارێکی تر نچنەوە سەریان عەزم و جەزم بکەن هەوڵ بدەن ئەگەر تاوانیش بەرەو ڕوویان هات پێ بە نەفسی خۆیانە بنێن و بڵن تازە ئێمەش چوونەتە شوێنێکی پیرۆز کە چەند ساڵە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تێکۆشانی بۆ ئەکات هەتا ئەم ئازادی بۆ ئێمە فراهم هێناوە ئێمە ئەم کارەمان کردووە کە بۆ ئێمەیە بۆیە گرنگە ئێمە نەچینەوە سەر تاوانەکان جارێکی تر بەڕاستی بۆ ئەوەی کە حەجەکەت قبول بێ لە لای خوای پەروەردگار و بۆ ئەوەی کە دڕودەرونت پاک بێتە و بەڕاستی کەسێکی نەقید لێ دەرچێت چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من حەجە فلم يرفث ولم يفسق رجع كيوم ولدته أمه هەر کەسێ حەج بکە کاری خراپ و بێشەرعی و گوناه و تاوان ئەنجام نەدا ئەگەڕێتەوە لە حەج وەکو ئەو ڕۆژەی کە لەدایک بووە یعنی ئاها پاکە بێتەوە ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە ئەمەمان دەست بکەوێت بەڕاستی ئەوە پێش چوونمان بۆ سەفەری حەج ئەبێ هەوڵ بدەین یەکەم بە پارەیەکی حەڵال بچین دووهەم حەق و مافی خەڵکی بگێڕینەوە داوای گردن ئازایی لە خەڵک بکەین ئەوانەی کە مافیان بەلامانە چونکە حەقی خەڵک ئللا بەگردن ئازایی لاچیە بەگەڕانەوە لاچیە ئەگەنا خوای پەروەردگار لە حەقی خۆی خۆشەوێ بەڵام لە حەقی بەندەکان ئللا ئەبێ ئەو شتە بگێڕیتەوە یان گردنتە ئازا بکە دوایەوە کە ئەچی بۆ حەج ئەبێ ئیخلاست هەبێت تەنها مەبەستت پێ خوای پەروەردگار بێ مەبەستت پێوە نەبێ پێت بڵێن کاکە حاجی مامە حاجی یان بڵێن چووە بۆ ماڵی خوای پەروەردگار هیچ مەبەستێکی تر ئەلەوانت نەبێ کاتێک کە ئەچیتە ئەوێش هەوڵ بدەی جوانترین حەج جێبەجێ بکەی و ئەتیم الحەج والعومرة لله بە تەواوەتی ئەنجامی بدەیت هەموو ئەرکانەکان وەکو خۆی جێبەجێ بکەی هەموو واجباتەکان لە کاتی خۆیان جێبەجێ بکەی هەوڵ بدەی تەواوی سونەتەکان جێبەجێ بکەی ئەبێ هەوڵ بدەی ئەو کاتانەی کە لەو شوێنە مبارەکەدای بیخۆزیتەوە بە عیبادەتی ڕاستەقینە بە بەندەتی بۆ خوای پەروەردگار بە تەوبە و پەشیمانی بە گریان و بە حەسرەت بۆ ئەو گوناهانەی کە لە ڕابردوودا کردوتە و لە کاتی ئەنجامدانی حەجا ئەو مەحظوڕات و ئەو شتانەی کە قەدەغەی لێکراوە ئەنجامی نەدەی کە ئێمە کۆمەڵێ شتمانەیە لە کاتی حەجا حرامە بێ لە ئینسانەکان ئەو شتانە یعنی توخنی نەکەویت خۆتی لێ پارێزی و هەروەها هەوڵ بدەی تەواوی عبودیەت و زەلیلی و بەنداتی خۆت لەو کاتی حەجا بۆ خوای پەروەردگار پیشان بدەی و ڕاست بکەین لەگەڵ ئەو ڕەجمکردنەی شەیطانە کاتێک ئێمە لەوێ ڕەجمی شەیطانەکەن ڕەجمی جەمەراتەکەین یعنی تۆ لەوێ وەکو ئەو وایە لاسایی ئەوە ئەکەیتەوە کە ئیسماعیلی کوڕی ئیبراهیم عەلەیهی سەلام ئەنجامیدا کە شەیطان ویستی وای لێ بکە کە بە قسەی باوکی نەکات ئەو لە سێ شوێندا بە بەرد شەیطانی ڕەجم کرد حاجیانی ماڵی خۆش کاتێک کە ئەچناوێ وەکو وایە بەڵێن لەگەڵ خوانیوە بکەنەوە کە ئێمە خوایە بەڵێن بێتر شوێنی شەیطان ناکەوین بەڵێن بێ شوێنی هەنگاوەکانی شەیطان ناکەوین بەڵێن بێ سەفحەیەکی تازە لەگەڵ تۆیاکەینەوە جا ئەگەر کەسێک توانی ئەم مەراسیمە گەورەیە وەکو پێویست وەکوی کە باسمان کرد بە چاکی بەڕێکوپێکی ئەنجامدا خۆی لە گوناه و تاوان بپارێزیە خۆی لە هەڵەوکەم و کوڕی بپارێزیە خۆی لە شتانێک پارێزێ کە لایق نییە بۆ ئینسانی موسڵمان و پارێزگاری لەو معنای حەجە بکە کە کردوویەتی ئەوە بەڕاستی دڵ و دەرونی پاکە بێتەوە و لە هەموو گوناهەکانی خوای پەروەردگار لێی خۆشە بێ ئەوە ماوە بیڵێم ئەوش ئەوەیە کە یعنی زۆر کەس چۆتە ماڵی خوای پەروەردگار کاتێک کە ئەگەڕێتەوە لەگەڵ لە ماڵی خوا یان کاتێک کە ئەبێ بە حاجی بەڕاستی ئاسەوار و کاریگەری زۆر بەسەریا دەرناکەوێ یعنی لە دوای حەجەکە گۆڕانکاری لەو کەسیان نابینی زانان ئەفەرمون یەکێک لە نیشانەکانی قبولبوونی کردەوە ئەوەیە کردەوەی تر بەدوایە بێ کردەوەی چاکی تر بەدوایە بێ ئینسان کاتێک کە ئەچێ بۆ ماڵی خوای پەروەردگار و حەجی ماڵی خوا ئەنجامەدا بەڕاستی بێ لەگەڵ پێش حەجەکە زۆر جیاوازی هەبێ بێتە ئینسانێکی تر جا ئەگەر ئامانەوە کوتم بە ڕێکی و پێکی بە جوانی جێبەجێ بکە ئەوە بە دڵنیاییەوە هەم لە گوناهەکانی پاکە بێتەوە و هەم دڵ و دەرونیشی پاکە بێتەوە بەڕاستی ئەبێ بە کەسێکی سەلیم و دامەزراو ئینشاءالله دیارە لەوەی کە سەرەتا باسمان کرد چەند شتێک هەیە کە دیارە پێویستە کە ئینسان
بەدەستی بێنێت لەوانەیە کە لە سەرەتای لە ڕۆشتنمان بڵێن بۆ نمونە پێشەوەی ئینسان کە بڕوا سەفەری حەجەکەی بەجێ بگەێنێ لەوانەیە کۆمەڵە حکوماف هەبێ لەسەری لەوانەیە بڕات نەگەڕانەوەی پێوە بێت بۆیە ئەمیش ئەڕوا بۆ بەجێگاندنی فەریزەیەک ئەبێ فەریزەکەشی قبول بێت لە کاتێکا کەوا بڵێن بۆ نمونە کەسێک قەرزاری خەڵک بێ خەڵک کەس نەزانێ بۆ نمونە پارەیەکی زۆر قەرزاری جەنابەت و کەسێکە ئەم کەسە ئەڕوا گوێشی پێنادا بە قەرزەکە ئەڕوا حەجەکەیەکە پێویستە بێتە لای جەنابەت بڵێ فڵان کەس من قەرزاری تۆم ئایا ڕێگەم پێ ئەدەی قەرزەکەی تۆ نەدەمەوە بڕۆم جارێ حەجەکەم بکەم ئایا ڕێگەم پێ ئەدەی ئایا ڕێگەت پێ ئەدەبێت تۆ ڕێگەی پێ بدەیت یان بڵێن بۆ نمونە هەموو بیستومانەوە بینارانی بەڕێز و خۆشەویستیش بیستویانە کە ئەبێ ئەو کەسانەی کەوا کوڕیان کچیان هەیە کە کچیان هەیە کاتی شوکردنیانە کوڕیان هەیە کاتی ژنهێنانیانە ئەگەر بێت و ئەوان پێویستیان بەو زەواجە بێ بەو پرۆسەیە بێت کە پرۆسی هاوسەرگیریە پێویستە ئەو پرۆسیان بۆ بەجێ بگەێنن پێویستە ڕێگر نەبن ئەگەر هاتو ئەم هەوڵی دابوو بەڵام ئەوان خۆیان بڵێن بۆ نمونە حەز و ئارەزویان لەسەری نەبوو ئەوە هیچ گوناهبار نابێت بە هەمان شێوە گردن ئازایی یەکتری یعنی ئەگەر دڵی کەسێکی هێشان دەبێت دڵی باوکە دڵی دایکە کە ئەم دوو شخصیەتە زۆر گرنگن چونکە ئیطاعی خوا و پێغەمبەری خوا لە دوای ئەوان یەکسەر ئیطاعی باوکو دایک دێتە پێشەوە بۆیە ئەگەر بمانەوە ڕازی ڕزامەندی خوای گەورە بەدەستبێنین واتە بۆ ئەوە ئەچین ئێمە حەجەکەین بۆ ئەوی کە ڕزامەندی خوای گەورە بەدەستبێنین ئەی باشە کەواتە ئەگەر ئێمە باوکو دایکمان لێمان ڕازی نەبن چۆن ئەبێ بتوانین بچین حەجی ماڵی خوا بکەین بۆیە ئەبێ گردنی ئەوان بە خۆمان ئازاکەین و کەسانێکی تر ئەگەر هەر حەق و مافێکمان لەسەر بێ لێرەدا بڵێن بۆ نمونە حەق و مافی خەڵکێکمان خواردبێ ماڵی خەڵکێکمان زەوت کردبێ دزیمان کردبێ و دزیەکە بڵێن نەمانگەیان بێتەوە جێگەی خۆی ئەمانە مافن ئەو مافانن کە پێشێل کراون کەوا پێویستە ئەم کەسە بڕۆ ئەم مافانە بگەینێتەوە جێ خەڵکی تر لەوانە بۆ ئەوەی کە حەجەکە مەقبول بێ وەرگیراوە بە لە خزمەت خوای پەروەردگاردا ئەو پارە و ماڵ و سەر و سامانەی کەوا سەرفی ئەکا بۆ حەجە ئەبێ حەڵال بێ ئەبێ حەڵال بێ بەداخەوە خەڵکەکەیە گوێ بەوە نادا بڵێن بۆ نمونە ئەو پارەیە ئەچێ بە هەر شێوەیەک بێ بەدەستیە نابێ ئەچێ حەجی پێەکە نابێ من بۆیان گەڕامەوە جارێک ناوی کەس ناڵم بەڵام کەسێکەوە دەسەڵاتدار بووە لە شوێنێک لە مەنتیقەکانی ئەو سەرەوە بچوو بوو بۆ خزمەت مامۆستایەکی بەڕێز و توی مامۆستا دەمەوێ حەج بکەم چۆن بکەم چی بکەم باشەکەەوە حەجەکەم قبول بێ ئەویش پێ بەڵام پێوت بوو توی بەڵام توخوا ڕاستم جواب بەرەوە مامۆستا خەمە نەبێ هیچ ترسن نەبێ ڕاستم جواب بەرەوە چۆن چاکە ئاوا پێم بڵێ ئەویش مامۆستا عەرزی کرد بوو توی وەڵڵاهی فڵان کەس ئەم حەجەی کە تۆ ئەتەوێ بیکەی بە ئەو پارەی کە ئێستا تۆ هەتە بەوە حەج ناکرێ واللهی ئەمە هەمووی خوێنی خەڵقە خوێنی ملەتە ئەمە هەموو زوڵم و ستەمە کراوە ئەم پارەی کە تۆ بەدەستەوەی هەمووی زوڵمێک کەستەمێکە کراوە مڵکی خۆت نییە بۆیە دەبێت ئیلا مەگەر تۆ بتانی بچی دەستکەی بە کەسابەتێکی حەڵاڵ بچی ئینجا زەرعات بکەی هەرچیەک بکەی کرێکاری بکەی پارەیەک بەو کرێکاریە بە عەرەقی نێوچوانی خۆت پەیدای بکەیت بەو پارەیە بڕۆی حەج بکەی اینجا ئەگەر قبول بە ئیجنا بۆ پارەیە قبول نێکە تۆ ئێستا بەدەستەوەیە بۆیە ئەمڕۆ خەڵقێک هەیەکەوە کەسابەتەکە اینجا ئایا تاجیرێکە بازرگانێکە ئایا کرێکارێکە ئایا دوکاندارێکە ئایا هەرچێکە لەوانە سایەقێکە ئەگەر پارەکەی بەدزی بە قۆڵبڕین و بەمانە بە پای کردبێ واللهی بەخوایان هیلاک نەکەن چونکە بە پارەی حرام حەج قبول نابێت چونکە نەسی فەرموودەی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم فەرمێ ئالەو سات و کاتانەی کەوا ئەو کەسێک کە ئەچێ حەجی ماڵی خۆ ئەکا کە ئەچێ تەوافەکە تەوافی ماڵی خوای پەروەردگارەکە ئەفەرمێ ئالەو کاتەدا خوای تەعالا ئەفەرمێ کاتێکە ئەو کەسە کە تەوافەکە ئەفەرمێ ئالەو کاتێکە ئەڵێ لەبەیک اللهم لەبەیک لەبەیک لا شەریکە لەکە لەبەیک إن الحەمدە والنعمەتە لەکە والمولک ئەمە یەکێکە لە شعارەکان کە بە دەوری کەعبەی پیرۆزدا ئاوا چواردەوری ئەدەن و تەوافەکەن ئەفەرمێ مەلائکەتێکی خوای پەروەردگار لەو کاتەیە بە نوێنەراتی خوای پەروەردگار خوای تەعالا فەرمانی پێکردووە هەر کەسێکەوە بە پارەی حەرام بە پارەی مڵک و سامانی میلەت هات حەجی کرد جوابی بدەنەوە پێ بڵێن لا لەبەیکە ولا سەعدەیکە حەجەکە مەردوود عەلەیکە مادام ئەو پارەیە ئەو سامانە ئەو ماڵێکی حەرام بێ هی خۆی نەبێ هی خەڵک بێ ئەو حەجە قبول نییە حەجەکە ڕەتەدرێتەوە بەدەم چاوی ئەدرێتەوە قبول ناکرێت و لێ وەرناگیرێت ئەمە وەکو پێشینەکەینە اینجا لە گەڕانەوەی شا بگورە نازە مەجالماوە کاتماوە لە گەڕانەوەش ئەم کەسە بەڕاستی وەکو ئاماژەشم پێکرد پێشتر لە ئەسنای حەجەکەیە دەبێ ئەم کەسە زۆر ئاگای لێبێ نابێت تەشیر بکە نابێت جوێن بدا نابێت خەڵکی عەزێت بدا هەتا بۆی بکرێ یارمەتی دەربێ بۆ دەوروبەرەکەی و اینجا کاتێک کە ئەگەڕێتەوە بە هەمان شێوە بەداخەوە خەڵکێکمان هەیە زۆر جار ئێمە
مامۆسایانی ئاینیمان زانایانمان زۆر جاریان لە برا ئەو برانێکەوە بڵێن متعاهیدن خەڵخانێکە ئەبەن گیریان خوارە بەدەست خەڵخانێکەوە ئەڵێ هێشتاکە لە ڕێگاین لەوەین وا لە مەتار کۆبووینەتەوە ئەچێ پاڵە پستو ئەکە ئەمانە و پاڵ بۆ ئەنێمانە گوێن بەوەدا قسەی ناشینەڵێ و بە هەمان شێوە لێرەکەکە لە ناو تارە ئەگەڕێنەوەمانە بەڕاستی نابێت دەبێ ئەم کەسەکە بوو بە حەج ئەمە پلەیەکی بەرزی بەدەستێنا پلە بەرزەکە چیە خۆی پاکردێتەوە لە گوناه و لە تاوان ئەبێ خۆی بپارێزێت لە گوناه و لە تاوان بۆیە کاتێکەوە ئەشگەڕێتەوە هەتا لە ڕێگا تا ئەگاتەوە ماڵەوە و تا دوای ئەوەش کە گەڕاتەوە بە ماڵەوە ئەبێ هەوڵ بدا ئەو ڕیسەی خۆی نەکاتەوە بەخوری چونکە ئەگەر لێرە دیسان دەستی کردەوە بە گوناه و بە تاوان و بە تەشهیر و بە قسەی ناشیرین ئەمانە وەکووا ڕیسەکەی کردبێتەوە بەخوری بەداخەوە.